سەبارەت بە بەشداری نەکردنی مقتدا سەدر لە هەڵبژانەکانی عێراق بڕیارە ئۆکتۆبەری ئەمساڵ بەڕێوە بچێت گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن سعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز سعدی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. سەرەتا دەبێت لەوە دەست پێ بکەم هەڵبژاردننی عێراق لەو وادەی بۆ دیاری کراوە لە مانگی ئۆکتۆبەر بەڕێوە چێت هیچ ئاستەنجێکی بۆ دروست نابێت؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، سەڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس، ڕەمەزانتان پیرۆز بێت. بەڵێ حکوومەت ڕژدە لەسەرەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت و چەند ڕێکارێکیش بۆ ئەو مەبەستە گیراونەتە بەر وەکو ئامادەکاری و ئامادەسازی تۆماری دەنگدەران و ئامێر و ڕێوشوێنە لۆجستی و ڕێسا و یاساکان، واتای لە هەموو لایەکەوە زۆرێک لە ئامادەسازی کراوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و تەنانەت پارەدارکردنیش بۆ ئەو مەبەستە کراوە تاکو و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. هێزە سیاسەکان بە هەمان شێوە ئامادەی خۆیان دەربڕیوە و هەمووشیان لەسەرەوە کۆکن کە دەبێ هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت بەپێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هێزە سیاسەکان هەیە لە نێو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و دەرەوە. بەڵێ بەڕێز سعدی، مقتدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعی دەڵێت گەندەڵی هەیە دەوڵەتی کۆڵ لە عێراقدا هەیە تا ئەمە چارەسەر نەبێت ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین. دەڵێن بەشداری ئەم هەڵبژاردن ناکەین کە بڕیارە مانگی ئۆکتۆبەر بەڕێوە بچێت. ئایا هۆکارەکەی ئەمە یان شتی دیکەیە؟ ڕاستیەکەی ئەگەر خوێندنەوەیەکی شیکاری بۆ بکەین، سەماحەتی مقتدا سەدر بەشدارن لە پرۆسەی سیاسی، بەکردەی ئەوان بەشدارن، تەنانەت لە حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانیش ئەوان بە زیاتر لە 200 بۆ 300 پلەی وەزیفیان هەیە، بەڕێوبەری گشتیان هەیە و لە هەندێک پلەی تایبەتیش بە هەمان شێوە بربژێری خۆیان هەبووە. ئێستاش ئەو پۆستانە بەدەست ئەوانە لەبەر لە هەمووشیان ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران بەڕێز غەزی لەدەست ئەوانە و سەر بە ڕەوتی سەدرە. بۆیە بەڕێز مقتدا سەدر بەشدارە لە حکوومەتی ئێستا، ئەمە لەلایەک و لەلایەکی دیکە بەشداری نەکردنی برایانی ڕۆتی نیشتیمانی شیعە ئەگەر دەڵێن بەهۆی گەندەڵیە، ڕاستیەکە ئەوەیە ئەم بابەتە لە هەموو حکوومەتێکدا هەبووە و ئەوانش بەشداری هەموو حکوومەتێکیان کردووە، بەشداری هەموو بڕیارێکی حکومیان کردووە و لە پەرلەمان بەشداریان هەبووە، لە لیژنەپێکی راوەکان ئەندامیان هەبووە، لە لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا ئەوان ئەندامیان هەبووە لە دوای 2023 تا کوێستا. کەواتە بابەتی ئەوەی کە بەشداری ناکەین لەبەر گەندەڵکارن یاخودەوەی سەماحەتی مقتدا سەدر دەڵێ پێی دەڵێ دەوڵەتی عەباسی یان دەوڵەتی بەنو عەباس، ڕاستیەکەی ئەوان تێیدا بەشدارن. کەواتە ئێمە چۆن لایەنێک تۆمەتبار دەکەین کە لەگەڵ یاندا بەشدارین لە حکوومەتدا، چۆن حکوومەتێک تۆمەتبار دەکەین کە ئێمە بەشدارین لەو حکوومەتە لە بناڕەتەوە کە ئێمە پلەی تایبەتمان هەیە، بەڕێوەبەری گشتیمان هەیە و هەندێکی دیکەش تۆمەتبارن بە گەندەڵی کە سەر بەو ڕەوتەم. بۆیە ئەم جۆرە گوتارانە ڕاستیەکەی کاریگەریان دەبێت لەسەر یەکڕێزی عێراقی و کاریگەریشیان دەبێت لەسەر بڕیاری سیاسی. بەڵێ بەڕێ سعدی، ینی کەوا بێت هۆکارەکەی نە دەوڵەتی قوڵە نە گەندەڵیە وەکو ئەوەی کە خۆی ئاماژەی بۆ کردووە. ئەگەر ئەوانە نییە هۆکارەکەی چییە بۆڵێ بەشداری ناکەم؟ يعني من الناحية التحليلية سنتحدث اليوم بالتحليل. لروي شروفو قسە بکەین، من پێم وایە بران لە ڕۆتی سەدر و بەڕێز سەماحەتی مقتدا سەدر زیاتر پەیوەندی بۆی وهەیە کە ڕۆتی سەدر ناتوانێت ئەو ژمارە کورسیانە بەدەست بێنێت کە پێشووتر بەدەستیان هێناوە. من پێم وایە ئەوان دەزانن کە ئەو توانایان نەماوە ئەو هەموو دەنگە بەدەست بێننەوە تا هەفتایان هەفتا زیاتر بەدەست بێنن. کەواتە ئەوان دەزانن ناتوان ببنە زۆرینەیەکی نیشتیمانی لە نێو پەرلەماندا. بۆیە ئەو ناتواناییە لە پێکنهێنانی هاوپەیمانیەک بە سەرکردایەتی سەدر هۆکارێکە بۆی بەشداری هەڵبژاردن نەکەن. زۆر بە سادەی ڕۆتی سەدر هەز دەکات کە ئەوان ناتوانن زۆرینە لە نێو پەرلەماندا بەدەست بێنن، بۆیە بڕیاریان داوە بەو شێوەیە بڵێن کە ئێمە بەشداری لە هەڵبژاردن ناکەین. خوێندنەوەکەشان خوێندنەوەیەکی دروستە،
و پشتیان بە شەقام بەستووە و ئەوان دەزان ئەو دەنگانە نایەنن و پێم وایە ئەو هەستکردنیان بەجێ لە جێی خۆیەتی و ئەو ئامارانەیان توانیوانە لە شەقامەکانەوە کۆ بکەنەوە بۆی کە ناتوان زۆری نەبن. بەڵێ پێتان وایە هەڵوێستی چوارچێوی هەمانگی چییە بێت لە بەرامبەر ئەم بڕیارەی موقتەدا سەدر پێیان خۆشە یاخود قسەی لەگەڵەکەن بەشداری بکات هەڵوێستیان چییە بێ؟ يعني اعتقد ان الاطار التنسيقي من پێم وایە چارچەوەی هەماهەنگی دەیەوێت بەشداری بکات وەکو خۆیان و دەیانەوێت بەشداریەکی یەکلاکەرەوە و کاریگەریان هەبێت هەڵبژارنەکانی داهاتوو بەڵێ ڕەنگە چارچەوەی هەماهەنگی هەریەکەی بەلیستی خۆی بەشدار بێەوە هاوپەیمانیش ڕەنگە پێک بهێنن ڕەنگە بنمونە وەکو دەوڵەتی یاسا و ڕۆتی حکمە بەڕێز سەید حەکیم عەبادی ئەوانە هەریەکەی بەلیستی خۆی دابەش دەبێت بەڵام ڕەنگە ئەگەرێکەیە کە هەمویان بە یەک لیست بەشدارن بۆ ئەوی زۆرنیەکی پەرلەمانی پێک بهێنن ئەمە بەر لە هەموو شتێک برایان لە چوارچەوەی هەماهەنگی تاکو ئێستا کەناڵێکی پەیوەندی بەستنیان نییە لەگەڵ ڕوتی سەدرداوە ناتوانن پەیوەندیکە ڕاستەخۆ لەگەڵ سەماحەتی موقتەدا سەدر ببەستن بۆیە چوارچەوەی هەماهەنگی وازیان لەم بابەتە هێناوە و بڕیاریان داوە کە ڕوتی سەدر خۆیان بڕیار لەوە بدەن بەشداری لە هەڵبژاردن بکەن یان نا من پێم وایە ئێمە ئێستاش وەکو شرۆڤەکار بەوەڕا هاتوین کە ئەو جۆرە بڕیارانەی سەماحەتی موقتەدا سەدر و ڕوتی سەدر شتێکی نوێ نییە ڕەنگە مانگێک بۆ 2 مانگ پێش هەڵبژاردن جارێکی دیکە بگەڕێتەوە بەڵێ من بەشداری لە هەڵبژاردن دەکەم و ڕاگەیەندراوێک بڵاو بکاتەوە برێت لەبەر بەرژەوەندی گشتی بەشداری دەکەم ئەمە ئەگەرێکی کراوێ لەبەرەوەی ئێمە ئەو ئەزمونەمان پێشتر هەبووە لەگەڵ هەڵوێستەکانی ڕوتی سەدر و بەڕێز موقتەدا سەدر کە ئەو هەڵوێستانە لە ناوناناوێک دەگۆڕدرێن بۆیە من پێم وایە ئەگەرە با دوو نەخینەوە کە ڕەنگە بەم نزیکانەیە خود نزیک هەڵبژاردن بەڕێز موقتەدا سەدر دەگەڕێتەوە. بەڵێ بەشداری نەکردنی سەدر هیچ کاریگەرێکی لەسەر پرۆسەی سیاسی عێراق بێ؟ اعتقد يعني الاخوه في تيار صدر من پێم وایە برانی سەدر بەشداری لە پرۆسەکەدا هەر دەکەن ئەگەر لە هەڵبژاردنیش بەشداری نەبن بەڕێز موقتەدا سەدر خاوەن پێگەیەکی جەماوەریە لە سەراسینی و خۆ و دەرەوە ڕێزی لێ دەگیرێت و پێگەیەکی جەماوەری زۆر بەهێزی هەیە چوارچێوەی هەماهەنگی ئەگەر بەشدار بێت لەگەڵ سەدرەکان بێگومان لێک تێگەیشتنی زۆر باش دەبێت لە حکوومەتی داهاتوو ئەگەر برانی ڕۆتی سەدر بەشداری دەکەن لە هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی عێراق ئەوە بەدڵنیاییەوە چوارچێوەی هەماهەنگی ڕژدە لەسەرەوەی کارتەکانی خۆی ڕێک بخاتەوە بەڕێککەوتن لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکە هێزی سونی هێزی کورد بۆ ئەوەی بەیەکەوە ڕێککەوتن بکەن و حکوومەتێکی گشتگیر پێک بهێنن کە حکوومەتی داهاتووە من پێم وایە تەواوی هێزە سیاسیەکان هەمویان ڕێککەوتون لەسەرەوەی کە دەبێ بەشداری لە هەڵبژاردن بکەن و حکوومەتێکی بەهێز دروست بکەن بۆ ئەوەی ئاستی خزمەتگوزاری عێراق باشتر بکەن بە هەموو پێکهاتە و لایەنەکان و بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵێ بەڕێز محەممەد حەسەن سەعادی شۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەشداریتان.